گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم بەڕێز شێروان شەمێرانی چاودێری سیاسی لە سلێمانی و میوانیەمەیە. کاک شێروان ئێوارەت باش، سپاس بۆ ئامادەبوونت. دەکرێت پێم بڵێ بۆچی دۆخی کەرکووک بەو شێوەیە خراپ بووە کە هاوڵاتیان دەڕفێنن ئێستا؟ ئێوارەت باش، سپاس نورخان. بسم الله الرحمن الرحیم. دوو حاڵەت هەیە تایبەتە باوەڕ و داوانەی کەوا ئێستا لە کەرکووک و ئادا دوو خاڵ هەیە ئەبێ بوترێ. خاڵی یەکەمیان ئەو یەکەوە کەرکووک خۆی بۆ خۆی سێکوچکەیەکە لە نێوان پارێزگاکانی مووسڵ، دیالە، سەلاحەدین و کەرکووکیش خۆی واتە ڕەبتی هەیە بە ئەم سێ پارێزگاوە. لەویا بۆشاییەکی دروست کردووە، ئەو بۆشاییە وای کردووە کەوا کەرکووک بێتە وەک حەشارگەیەکی لێ بێت ئەو شوێنە بۆشایانەی کەوا هەن. داعش لەویا تونێلیان دروست کردو بۆ خۆیان، حەشارگە و چاڵیان دروست کردو بۆ خۆیان بۆ ئەوەی کەوا خۆیان ئیتیا بشارنەوە لەوانەیە ئەو شوێنەی کەوا لەو ناوچەیە دەستیان بکەوێت لە پارێزگەکانی ترا دەستیان نەکەوێت، بەو شکڵی کەوا بتوانن لە هەموو شوێنەکانی ترەوە بێنە ئەوێ. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم بریتە لەوەی کەوا ئەگەر ئێمە چاوەڕێ بکەین لە تەماشایەکی وە بکەین بە شێوەیەکی ڕێژەیش بێت لە 2017 لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەتا ئەنجامدانی هەڵبژاردننی پارێزگای ئەنجومەنی پارێزگای کەرکووک، لەو ماوەیە هەموو کەسێک ئەیوت کەوا هێوریەکی ئاسایشیان هێمنیەک و لەسەرخۆیەک کەمیەک ئەو ڕووداوانەی کەوا پەیوەندیان بە داعشەوە یان غەیری داعشەوە هەبوو لە ناو شاری کەرکووکیان لە دەرەوەی کەرکووک کەم بۆتەوە. ئەگەر ئینسان تۆزێ ورد بێتەوە یەکێ ورد بێتەوە لەو حاڵەتە بە ئەوی کەوا تێبگات بۆچی لەو ماوەیە کەم بوویەوە، ئەوە پەیوەندی بەوەوە هەبوو شێوازی ئیدارەکردنی پارێزگای کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بە شێوەیەک بووکەوە ئەو جۆرە ئاراستە فکریە ئەو ئاراستە سیاسیە ئیدارەکردنی ئەو ناوچەی هەبوو. ئەو ئیدارەی کەرکووکی ئەکرد بە شێوەیەکی ناڕاستەخۆیان باواتایەکی تر بڵێن ئەو ناوچەیە حەویجە و پشت حەویجە کەوا وەک شوێنگەیەکن ینی بۆ چەکدارەکانی داعش هێرش بکەنە سەر کەرکووک یان دەرەوەی کەرکووک، لەو ماوەیە حەویجە ڕازی بوون بە شێوازی ئیدارەدان و ستەمکردنێک لە کەرکووک لە دێهاتەکانی لە کورد و دێهاتە کوردەکان و جوتیارە کوردی و کەرکووکیەکان ئەکرا. ئەوان پێیان خۆش بوو لە بەرەو بارودۆخێکی ئاسایشی بوو. پێچێ ئێستا زۆر ئارام نەبن بەوە یان دڵخۆش نەبن بۆ بارودۆخی کەوا دوای هەڵبژاردنەکان خوڵقاوە دەستیان کردوێتەوە بە جوڵە. ئەم دوو خاڵە پێویستە ئێمە هەمیشە لە بەرچاومان بێت کاتێ بمانەوێت بارودۆخی داعش لەناو کەرکووکە بزانین. کەواتە پێت وایە کە دەرەنجامەکانی دوای هەڵبژاردن هۆکارە بۆ ئەوەی ئێستا و چەکدارانە بەو شێوەیە جم و جۆڵەکانیان زیاد بووە لەو ناوچانە؟ بە شێوەیەکی ڕێژەیی هیچ گومانێکی تیان نییە، چونکە ئەو هێرشانێکەوە ئەکرێنە سەر کەرکووکیان لادەیە و گوند نشینە کوردەکان تو تەماشا بکە هەمویان لە پشتی کەرکووکەوەن یان لە ناوچەی ڕۆژئاوای کەرکووکەوەن یان لەو شوێنانەوەن کەوا سەر بە مۆسڵە بەرەو حەویجە و بەرەو پارێزگای سەلاحەدین بەرەو سلێمانیان بەرەو هەولێر نییە، تەنانەت هەندێک بەرەو دیالەش نییە، بەرەو ڕووبا کەفریان دووسکوڕمات و لەو ناوچانەوە ئەڕوا ئەو ناوچانە زۆر بێتاقەتن بە شێوازیان بە ئەنجامی هەڵبژاردنەکان کاتێکەوە کورد خۆی بۆ خۆی زۆرینەیەکی بەدەست هێنا. لە ئەوێ خاڵێکی تریش هەیە، ئەویش من وا ئەزانم ئەگەر بزانین هەندێک لەوانەیە هەندێک لە شیکارەکان وا بزانن کەوا پەیوەندیەکی بە ئەو دەنگۆیەوە هەیە کەوا هێزەکانی ئەمریکا لە عێراق کشێنەوە. باشە، پێشەوەی باز لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا بکەین لە عێراق، ئەمانە ناوچەیەکی زۆرن کە بۆشایی ئەمنین، ینی نەهێزی پێشمەرگە لەوەیە نە سوپای عێراق لەوەیە، لیوا هاوبەشەکان تا ئێستا دەست بەکار نەبوون. کێ مستەفیدە لەم نێوانەدا؟ ینی بۆچی ئەو ناوچانە بەهێزی ئەمنی و بەهێزی پێشمەرگە پڕ ناکرێنەوە؟ ئەوە هەڵەکانە، ینی ئەوە خاڵێکیان کەوا ئەو ناوچانە کاتێکەوە بۆشایینێکی لەو ناوچانن کەوا پێ ئەوترێ ناوچە جەناکۆکەکان کە بە دەستەواژەی خۆمان ئەو ناوچانە داگیرکراون. ئەگەر عێراقیش بن بەڵام سەر بە جوگرافیای هەرێمی کوردستانن و ئەبێ لەلایەن ئیدارەی هەرێمی کوردستان لەلایەن هەرێمی کوردستانەوە ئیدارە بکرێت. ئەو ناوچانە کاتێکەوە بەو شکلە بۆشاییەکیان دروست کردووە لە ڕابردووە پێویستیان نەبوو کەوا تایە بجۆڵێن. بۆچی؟ چونکە ئیدارەکە لەلایەن خۆیانەوە ئەکرا. ئێستا بێتاقەتن لە ئەو بارودۆخی کەەوە خوڵقاوە لە چەند مانگی ڕابردوو دەستیان کردوتەوە بە جوڵە. بۆیە ئەو بۆشاییە پێویستە پڕ بکرێتەوە لە ڕێگای پێشمەرگەوە بێیان لێوە هاوبەشەکانەوە بێیان لە ڕێگای سوپای عێراقیەوە بێ یان بە هاوکاری هەردوو لابێ. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم هەر لەو بوارە پەیوەندی بە مەسەلەی هەواڵگریەوە هەیە. هەواڵگری یعنی یەکێکە لەو بنەما زۆر گرنگانەی لەم بارودۆخە ڕۆڵێکی زۆر گەورە و کاریگەری هەیە. کاتێکەوە چ پێشمەرگە یان چ سوپای عێراقی یان
دەستگای هەواڵگەری هەرێمی کوردستان لەگەڵ دەستگای هەواڵگەری عراقی بە شێوەیەکی تەواو ئاگایان نەبوو لە یەکتریان هاوکارێکی تەواوی یەکتریان نەکرد بەوەی ئەو بارودۆخە سیاسییان کۆمەڵایەتێکەوە خوڵقا لە چەند مانگی ڕابردوو بێگومان ئەمەش ئاکا لەوەیکەوە ئەوان بجوڵێن و هاوکاریش بکرێن وەک بڵێ یعنی هاوکاری بکرێن ئێستا ئەو جوڵەی داعشکەوە ئەوتێ جوڵە ئەکرێت بۆ نمونە زیاتر بەرەو کوردەکانن يعني بەرە وڵاتی عەرەبەکان نییە بەرەو ئەوانە نین کەوا لە بە ڕۆژ ئاوایی شاری کەرکووکن لە حەویجە و مەنتقەی جبور و عوبێد و بە تایبەت جبوری مووسڵ و عوبێدی کەرکووک لەو ناوچانە نین بەڵکو لەو شوێنانن کەوا کوردنشینە وەک فشارێک بەکارهێنێنیان وەک تەهدیدێک یعنی وەک تەهدیدێک کە میشە ئەوە ڕائەگیرێ بەرامبەر بە کوردەکانیان بەرامبەر بە ئاسایشی پارێزگای کەرکووک. کاک شێروان باز لەوە دەکرێت کە یعنی لە بیابانەکانی ئەنبار بە ئاشکرام گروپە چەکدارانەی داعش لەوێن خۆیان ڕێکدەخەنەوە و جارجاریش کردەوەی تیرۆریستی ئەنجام دەدەن هیچ چاوەڕێ دەکرێت ینی لەگەڵ دەنگۆی کشانەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان هەمان سیناریۆی ساڵی 2014 دووبارە ببێتەوە؟ لە چەند مانگی ڕابردوو وتیان کەوا سەدەها لە چەکدارەکانی داعش لە زیندانەکان لە قەسەدیان لە حتا لە دەرەوەی قەسەدیش دەسەڵاتی قەسەد بە ئازاد کرانیان بڵێ بەردران و هاتن بەرەو عێراق لەو ماوەیە زۆر لە دەستگا سەربازەکانی عێراق و دەستگا ئازایشی و پۆلیسەکانی عێراق لە پارێزگای نەینەوە بە تایبەتی کەوتنە دەڵاڕاوکێ و ترسێک ویان زانیکەوە ئەوانە دێن دوور نییە ئەوە ڕاست بوو بێت هەندێکیان هاتبنە نەوخاکی عێراق بەنسبەت پارێزگای ئەمبار و پارێزگای ئەمبار بەو شێوەیە داعش جوڵەی تیان نەماوە هیچ نەبێت لە ناو شارەکانە چونکە ئێستا هێورە و بە تەواوی لەژێر دەسەڵاتی یان لەژێر کۆنتترۆلی سوپای عراقیایەوە ئەو ناوچانشکەوە لە مووسڵ یان لە دەرەوەی مووسڵ ئێستا داعشتیا بجۆلە لەژێر دەسەڵاتی سوپای عراقی حەشدی شعبیایە ینی لە دەرەوەی دەسەڵاتی پێشمەرگە یان ئەوەی کەوا پێویست بێت هەبێ شیعەکان گروپە چەکدارە شیعەکان ئەڵێن ئەمە ئەمریکەکان ئەیانجوڵێنن ئەمریکەکان ئەیانجوڵێنن بۆ ئەوەی کەوا عێراقیەکانیان پێ بترسێنن ئەیانەوێ پێیان بڵێن بە عێراقیەکان بڵێن ئێمە داعش ئەگەر بجوڵە ئەگەر باستی ئەوە بکەن یان ئێوە بڕیار بینکەوە بکشینەوە لە عێراق و دەربچین ئەو کاتە هاوکاریتان ناکەین کە هاوکاریشمان نەکردن داعش ئەجوڵێ ئێوەش خۆتان بە خۆتان توانای ڕوبەڕووبوونەوەی داعشتان نییە ئەوە داعش ئەجوڵێت هەندێک لە گروپە چەکدارە شیعەکان یان تەنانەت لە ناو حەشدی شعبیش بەو شێوەیە شیکاری ئەو بارودۆخەی ئێستا هەیە لە پارێزگای کەرکووک و تەکریت سەلاحەدینەکە باشانی لەگەڵ ئەو ئەگەرشدا کە ئێستا باست کرد ینی هێشتا سوپای عێراق یان عێراق حکوومەتەکەی گرنگی بەوە نادات کە ئەو ناوچانە زیاتر گرنگی پێ بدات لە ڕووی ئەمنیەوە بیپارێزێت؟ من وازانم توانای عێراق هەرەوەندەیە توانای عێراق هەرەوەندەیە بە تایبەت لەلایەن هێزی ئاسمانی ئێستا داعش لە شوێنەکانیە کەوا شارێکیان شارۆچەیەکیان ناوچەیەکی دیاری بەدەستەوە بێت و بتوانیت تۆ لە ڕووی لە سەربازیەوە یان لە زەمینی هێرشی بۆ بکەی و ڕوبەڕووی بیتەوە ئەو کاتە بڵێ ئەوە شکاندم و زاڵە بووم بەسەریە داعش حەشارگان هەیە چاڵیان هەیە شوێنی تایبەتی خۆیانیان هەیە دەشتێکی فراوانی زۆرە لەبەر دەژێر دەسەڵاتی نە پێشمەرگەیە هێزەکانی عێراقی لەو ناوچایە ئەجۆڵێن حکوومەتی عێراقی بەو شکلا توانای ئەوەی نییە کەوا ڕوبەڕوو بێتەوە لە کۆتایە پێویستی بە دووش خاڵ هەیە لەلایەن هێزەکانی ئەمریکاوە یان هێزە نێودەوڵەتەکان یەکەم هێزی ئاسمانی لێدانی ئاسمانی دوم هەواڵگری ئەو بارودۆخە هێشتا سوپای ئەمریکی ئەڵێن ئێمە لەولایەنەوە هاوکاری عێراقیەکەن بەڵام عێراقیەکان ئەڵێن ئێمە لە ڕۆی جەنگەوە پێویستمان بە ئێوە نییە لەبەرەوە عێراق خۆی بۆ خۆی توانای ئەوەی نییە کەەوە ئەو کارە بکات پێویستی بە هێزە نێودەوڵەتەکانیان پێویستی بە پێشمەرگە هەیە خاڵێکی تریش هەیە ئێمە بزانین ئەوەیە کەوا داعش هەر لە خۆیەوە دروست نابێ حتمما ژینگەیەک هەیە ژینگەیەکی نادات پەروەرانە هەیە و ژینگەیەکی تونڕەوی فکری ئاینیان ئەنتی ئاینی هەیە وای لێ ئەکاکەوە ئەو گەنجانێکەوە خوێنگەر منیان ژینگەیەکیان دایانگایەکی کۆمەڵاتیان بۆ دروست بێ بۆ ئەوەی کەەوە هەمیشە ئەو فکرە بمێنێت و ئەندامی بۆ دروست بێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز شێروان شەمێرانی چاودێری سیاسی لە سلێمانی دەستخۆش.